یەکریزی و یەکدەنگی کورد هەمیشە بەشێکی گرنگی گوتاری حیزبە سیاسەکان بووە لە هەرێمی کوردستان، بەڵام ئەگەر بە سەیرکردنێکی خێرا بوو دووە بگەڕێنەوە دەبینین ئەوەی کە لە ئەمری واقع و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان گوزەراوە تا ڕادێکی زۆر چۆنەڵی ١٨ لە پێچەوانەی ئەم یەکریزی بووە کە بانگەشەی بۆ کراوە. هەر کاتێک دۆخی سیاسی هەرێمی کوردستان لە دۆخێکی خراپدا بوو بێت یاخود پەیوەندی لایەنەکان بە جۆرەکان باش نەبوو بێت، حتما هەموو ئەمانە کاریگەری هەبووە لەسەر بابەتی دۆخی ئابووری و سیاسی و تەنانەت بابەتی حکومڕانی لە هەرێمی کوردستان. ئەو دۆخە سیاسی ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێ بۆچی کۆبوونەوە و چۆنەڵە بەریەکەوتنی نێوان لایەنەکان نابینێت بۆ ئەوەی کە بە ئاراستەیەکی باش کۆبوونەوە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە ئێستا هەیە تا ڕادێکە هاوڵاتی تێدا هەست بە دڵنیایی بکات ئایا دۆ گرفتەکان بارودۆخەکە ئەوەندە خراپە کە مەجای ئەم کۆبوونەوە و دیدار ڕاستە خۆی نێوان لایەنەکان تێدا نەبێتەوە، بە تایبەتی ئەوەی کە چاوەکان لەسەر یەکێتی و پارتیە بۆ کۆبوونی ئەم دوو لایەنە نابینێت. حتما لەگەڵ هەموو ئەمانە باس لەو دۆخە سیاسی دەکەم کە ئێستا بە شێوەی گشتی لە مەنتیقەکە هەیە و ئەوەی بە دیاریکایی پەیوەندی بە داڕشتنەوەی نەخشەی سیاسی و جگرافی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەیە کە دەبێت کورد چی بکات بۆ ئەمە هەموو ئەمانە دەکەمەتەوەرێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز شێخ ستار ئەواڵانی بەرپرسی لقی بستوێکی پارتی دیموکراتی کوردستان وەردەگرم. کاک شێخ سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوە و زۆر سپاس بۆ تەواوی بینەران کە دووبارە بەخێر بێت. کاک شێخ ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم، دۆخی ئێستای سیاسی حتما دۆخێکی نامولائیمە بەوەی کە کۆبوونەوە و گفتوگوی نێوان لایەنەکان کەمتر دەبینرێت. گرفتەکان ئەوەندە گەورن کە یعنی بە تایبەتی یەکێتی و پارتی کۆنەبنەوە و پێشم خۆشە ینی دەبێت چی بکرێت لە قۆناغێکی ئاوەهادا؟ وڵاهی بە دڵنیاییەوە کاگەرسەلان پارتی دیموکراتی کوردستان هەر خودی جەناوی سەرۆکیش زۆر تاکید لەوە ئاکاتەوە، چکە ئێمە مێژوو پێمانەڵێ هەر کات یەکگرتوو ببین یەک ڕێز بین بەڕاستی ئەوسا ئەتوانین دەستکەوتەکان بەدەست بێنین. ئەوە دەیان نمونەشمان هەیە لەو بارەوە. پارتی دیموکراتی کوردستان بەڕاستی شەخصی جەناوی سەرۆک زۆر پێ لەسەر ئەمە داگرێت باشە کە ئێمە ئەبێ هەمیشە بەیەکەوە بین بە یەک دەست بین، بە تایبەتی لەم بارودۆخەی ئێستا کە خۆمان نەزانین ناوچەکە بە چه ئاراستەیەکە ڕاوە ئاڵۆزیەکان چۆنە پێویستی بەوەیە. کۆبوونەوەکان کە نەکراوە مانای ئەوە نییە ئێمە هەموو پەیوەندێکمان گەشت بێتە بن بەس، بەڵام کات و ساتێەوە زۆر جاریش کۆبوونەوە کراوە لە ئاستی هەردوو مەکتەب سیاسی و نەک مەسەلا یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە لەگەڵەوان لەگەڵ حیزب و لایەنەکانی کەشا ئێمە پێویستمان بەوەیە. لەگەڵ ئەمەیە بەڕاستی ئێمە نەرمیمان نواندووە و هەوڵی زۆریشمان داوە و بەردەوامیشە بین لەسەر ئەمەی کە ئێمە پێویستمان بەوەیە کە یەکگرتوو بین و خیتابی سیاسیمان یەک بێ بەیەک ئاراستە ئیش بکەین، چونکە هەم بارودۆخەکە هەم ئەم هەرێمە پێویستی بەوەیە بەڕاستی ئەگەر یەکگرتوو نەبین لەواشێ خراپ بێ بۆ داهاتوی خۆمان. بۆیە پەیوەندی هەر هەیە لە ئاستی قیادە هەیە، بەڵام کۆبوونەوەکان ئەگەر نەکرابێت لەواشێ بارودۆخەکە وابوو بێت. من دڵنیام لەوەی بۆ داهاتوو هەنگاوی باشەندرێ و پێویستیشە، چکە دوا ئەکەوین هەر کەس هەر لایەنێک ئەگەر هەنگاو نەنێ بەرەو یەکگرتووی و یەکڕێزی گەلی کورد بەڕاستی تاریخ مێژوو تۆمارێکە. کاک شێخ دۆخی ناوچەکە ئەوەی کە ئێستا دەگوزارێت کە بەڕێزت ئاماژەی پێ دەکەیت، بای ئەوە نییە کۆبوونەوەیەکی لوتکە لە نێوان سەرکردە سیاسیەکان لە ژێر چەتری سەرۆکاتی هەرێمدا بەڕێوە بچێت؟ بە دڵنیاییەوە بارودۆخی ئێستا کە ئێمە ئەیزانینەوە تا ئەم شەڕەکەوتۆتە ناوچەکەەوە. پێشەوە شەڕی ئیسرائیل و حەماس بەڕاستی ئەوە دەستپێک بوو بۆەوە جا لە لایەکە ئەم گروپانەی کە باڵی ئێران بڕاستی و وەزعەکەیان ئاڵۆز کردووە ناوچەکان ئاڵۆز کردووە و پێ ئەچێ دەداهاتوە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرنامەی چکەی هەبێت بۆ سەر لە نوێ داڕشتنەوەی نەخشەی باشە ئەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆیە ئێمە پێویستە لێستاوە خۆمان ئامادە بکەین ئەو گۆڕانکاریانە. هەر گۆڕانکارێک کە دێتە پێشی ئێمە پێویستە، بۆیە ئەبێ هەنگاوی جدی بۆ بین و زیاتر بەیەکەوە کۆبوونەوەی هاوبەش نەک یەکێتی و پارتی بەڕاستی ئەمە واجبی وەکووتم واجبی سەرشانی هەموو حیزب و لایەنە سیاسیەکانە کە لەم دۆخەیە بەیەکەوە بێ دەکەین بۆ داهاتوو کە
بەڕاستی ئەم کۆبوونەوانە بکرێ و خیتابی سیاسی کوردیش یەک بێت چکە ئێستا لەسەر ئاستی دنیا پشتگیری و پشتیوانی گەری کورد هەیە بەڕاستی بۆیە ئێمە بێ ئەو دەرفەتە بخۆزینەوە ئەمە لە دەستنەین. باشە کاک شێخ مەترسی بارودۆخەکە بەو شێوەیە بێت بە هێندەی ئەمە هەستی پێکراوە بە هێندەی ئەو مەترسێکی هەیە یاخود دەبێ هەوڵەکان زیاتر بێ و تەنانەت دەبێ کۆبوونەوە گفتوگۆ و دیداری ڕاستەوخۆی نێوان لایەنەکان بە ئاشکرا بە بەرچاوی ئەلام و خەڵکەوە بکرێت بۆ ئەوی لایەنیکەم خەڵک ئومێدێکی بەبەردا بێتەوە یعنی لە ناشارمەوە ڕەنگە ئێستا هاوڵاتی تۆزێک ڕەشببینی هەبێت لە بابەتی دۆخی سیاسی و تەنانەت ئابووریش ینی کاتی ئەوەنی ئەمە بکرێت هەر کەس لە ئاستی خۆیەوە پێم وایە لە لێدوانەکانیانەوە قیادەکان ئەوانەی حیزبە سیاسیەکان بەڕاستی هەست بۆ مەترسیاکەن زۆر جاریشەیە لە ڕاگەیانەکان ئەم قسەیە ئەکرێ بەڵام ئەمە پێویستە بکرێتە کردار و بەیەکەوە کۆبینەوە ئەمەش ئەبێ بەتەنیا ناکرێت بە حیزبێک ناکرێت و وتم پارتی دموکراتی کوردستان جەنابی سەرۆک زۆر لە خەمایە بۆ ئەمریکا ئەم کۆبوونەوانە بکرێ و ئێمە یەک بگرین بە تایبەت لەم بارودۆخەیە چکە هەستکردن بە مەترسیەکان لە هەموو لایەکەوە بەڵام ئەمە پێویستی بە هەنگاوی ئەوە تەسەورەکەم لە کاک شێخ ببوورە ئەمە نەبووە وەرەقێکی هاوبەشی سیاسی لە نێوان لایەنەکاندا یان هێشتا هەر بیرۆکە و گەڵاڵە و فکرەیە تقریبان فکرەیە بەڵام تەسەورەکەم لە کۆتاییە هەموو بگەنەوە ئەنجامی کە ئەبێ فعلەن بە کردەیی دانیشن و یەکگرتوویەکی گەلی کورد هەبێ و بۆ ئەوەی بتوانین لە ئاس ئەم قۆناغە بین ئاس گۆڕانکاریەکانی ئەم ناوچەیە بین کە بەڕێوەیە ڕووبدات ئەو گۆڕانکارانی کە یەکدوجارێک لە قسەکانتە ئاماژەت پێکرد گۆڕانکاریەکان لە بەرژەوەندی کووردا دەبن باسی ئەوە دەکرێت کە جۆرێک لە داڕشتنەوەی سیاسی و جیۆسیاسی لە منتیقەکە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت حەجم و قەبارەی ئێمە ئەوەندە گرنگە کە چۆنەڵی ئیهمال نەکرین مەوقعی خۆمان دیار بێ و پێشووتر بە دڵنیاییەوە منەڵێم ئەگەر ئێمە یەک بگرین بە یەکەوە بین بەڕاستی پێگەی خۆمان قایم بکەین و ئێستا پێگەمان قایمە لەسەر ئاستی دنیا بۆ تا حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەرایەتی هەیە بانگەشت دەکرێت جەنابی کاک مەسرور و بۆ زۆر ئەو کۆڕ و کۆبوونەوەی و دەوڵەتیانە بان کراوە سەرۆکی هەرێم بەڕاستی هەرێم پێگەی ئێستا قایمە بەڵام بۆ قایمکردنی ئەم پێگەیە بۆ بەهێزکردنی ئەم پێگەیە بەڕاستی پێویستمان بەوەی هەمومان بەیەکەوە کۆبینەوە هەموو حیزبەکان بەیەکەوە کۆبینەوە ئەمەش وەکو ئەڵێم هەر یەک لە ئاستی خۆی درکی بەمە کردووە بەڵام پێویستە بەوەی کە بە عملی و بەکردەیی ئەم کۆبوونەوانە بکرێەوە هەڵوێستێکی سیاسی یەکگرتومان هەبێت دڵنیاشم لەوەی کە هەر ئەوێ هەبێت چکە قۆناغەکەەوە ئەخوازێ ئەبێ هەبێت بەڕاستی چکە ئەم پێگەی هەرێم کە هەیەوە لە ڕووی دەستوریشەوە دانی پیانراوە بەڕاستی پشتگیری و پشتیوانی زۆرمان لێکرێت لەم دوایە بینیمان مەسەلەی ئەم موشەکبارانکردنی هەولێر کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەرمان هاتەدەن وڵاتە زلێزەکان لەسەرمان هاتەدەن جگەر لەوەی لە ناو خۆی خۆشمانە بەڕاستی ئەم خۆپیشاندان و دەنگی ناڕزایەنە کە بەرز بووە بە شێوەیەکی ئاشتیانە بە شێوەیەکی دموکراتیانە ڕوبەڕووی ئەم غەدرە بووینەوە کە لە هەرێمی کوردستان کرا هێشتا من ئەزانم کە خەڵکێک هەیە لە دەروی سیاست دڵی بۆ ئەوە ئەکوڵێ کە بە خەمی ئەم هەرێمەیە بەڵام ماوێتی بۆەوەی کە ئێمە بەیەکەوە ئەوسا ئەم دەستە جەمعیە زیاتر بە قووەت بکەین بۆ بەهێزکردنی ئەم دەستە جەمعەیە تا چەند کۆمەڵگەی نێودەوڵەتی سەیری ڕە و بڕیاری حیزبە سیاسەکان دەکات لە ناوخۆی هەرێم ئەمە دەبێتە بناغێکی باشتر بۆ ئەوەی ئەوانش بە نەسعەیەکی باشتر پاڵپشتی ئێمە بکەن لە ڕووی دیبلۆماسی و تەنانەت حتا سەربازیشەوە بە دڵنیاییەوە ئێمە هەتا ئێمە خۆمان یەکگرتوو لە ناو خۆی خۆمانە وەکو حیزبە سیاسیەکان بەڕاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی زیاترێتە پێشەوە ئەوە تا بە نمونە ئەگەر هەر کاتێک ئێمە بەیەکەوە بین زیاتر بین پێگەمان لە بەغا بەهێزترە بێ ئەتوانین دەستکەوتەکانمان زیاتر لە بەغا بەدەست بینین کە حەقێکی مەشروعی خۆمانە لێرە ئێمە لەگەڵ بەغا ئەوەی کە هەیە بە پێی دەستور بمانداتێ بەڵام هەندێک جار هەیە بەغاش سەرپێچی ئەکا لەو حەقانی ئێمە کە نەمانداتەیە بە جۆرێک لە جۆرەکان بە ئاراستەیەشکەی ئەوە مەسەلە هەر ئەم ئەوەیە کە ئێمە لە ناو خۆی خۆمانە بەڕاستی وەکو پێویست یەکنی کاک شێخ ئەم ئەم یەکگرتووین بۆ بەهێز بوومان ئەم یەک دەنگی و یەک گوتاریە ئەوەندە کارێکی قورسەکە دروست نابێت و پێم بڵێ ینی پێم خۆشە بزانم بۆ دروست نابێت ینی ئەوەی کە ڕوو دەدات ناکۆکیە لەسەر چی
ناکۆچیەکان ئەوە نین بەڕاستی چکە بۆ حقیقەتە هەر حیزبە و خۆی بەرنامەی خۆی هەیە استراتیجی خۆی هەیە بەڵام نەتیجەی کۆتایی ئێمە مەسەلە نەتەوایەتەکەیە بەڕاستی مەسئولیەتە گەورەکە مەسەلە نەتەوایەتی و نیشتیمانیەکەی ئەبێ بەیەکەوە بین دڵنیام لەوەی جۆرێک لە جۆرەکان ئەم ململانیە هەیە لەسەر ئەوەی کە مثل ململانەکان حیزبین یعنی ئەبێ ئەمە لە حیزبیەوە بگۆڕێ بە ئاراستەی نەتەوەی و نیشتیمانی پێشم وایە ئەبێت چکە لەسەر بارودۆخەکە لەسەر کەسمان ناوەستی لەسەر کەس ناوەستی وەکو وتم ئەوەی کە بێتە پێشێ هەنگاو بنێ لە بەرژەوەندی گەلی کورد و ئەم هەرێم و کورد بەڕاستی ئەوە تۆمارە بێ لە مێژووە ئەوەشی کە پێچەوانەی ئەوە بڕە بەڕاستی هەر تۆمارە بێ بۆیە ناچارن بەوەی هەموو حیزبەکان بەیەکەوە ئەبێ بێنە ژێر چەتری ئەوەی کە یەک خیتاب بن یەک هەڵوێست و یەکگرتو وەڵا کاکشە خەر ئەوە پرسیارێکی گرنگە بۆ من بۆ نمونە چۆن ئەم یەکتر شکاندنە ئەم یەکتر قوبوڵ نەکردنە ئەم بربەرەکانیە لەسەر ئاستی سۆشیال میدیا و تەنانەت لەسەر ئاستی سیاسی و حکمڕانی و ئابووریش چۆن وا بیکەین بیگۆڕین بە یەکتر قوبوڵکردن بە ناسنامەی هاوبەش بە بەرژەوەندی هاوبەش سڕینەوەی ئەم کولتورە کارێکی قورسە نەخێر قرس نییە بەڵام ئەمە واجبێکی نیشتیمانی و دەدەوێت لەسەر شانی هەر تاکێکی لەسەر هەر کەسێک واجبە بێ لەوەی کە فەرزیشە لەسەر هەموو حیزبەکان ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان دایم بیرمان لەوە کردوەوە بە زمانێکی نەرم بە جۆرێکی نەرمونیانی هەڵس و کەوتکە و ڕەفتار بکەین و تەوجیهات و ڕێنمایەکانیش ئەوەیە کە ئێمە هەمیشە دوورکەوینەوە لە زمانی زبر بەرامبەر بە هەر حیزب و لایەنێک چونکە نەتیجە و کۆتایی ئەوێ هەمومان بەیەکەوە بین ئەوێ هەمومان بەیەکەوە یەک هەڵوێز بین و یەک هێز بین بۆ پاراستنی ئەم ئەزمونە و پێشخستنیشی چکە ئێمە ئیشەکەین دوورمەودا ئیشەکەین بۆی ئێمە کە ئەو پرۆژەی ڕیفراندۆمە کە گەلی کورد دەنگی پێدا ئێمە ئیش بۆ ئەواکەین چکە قۆناغەکانی پێش ئەوەمان بڕیوە لەسا قۆناغی ئەوەی ئێمە ئیش بکەین خەمخۆری بکەین بۆی سربەخۆیی بۆ وڵاتەکەمان بەدەست بێنین ئەوە تا لەم شەڕەی حەماس و غەزا باز لە فەلەستین نەکرێت کە بکرێتە بە دەوڵەت بەڕاستی بێ ئێمەش بخینە ئەو چوارچێەوە ئەو بازنەوە تەسەورەکەم من ئەمە بۆ چوونی خۆمە بەڕاستی لەم گۆڕانکاریانەیە کە لە ناوچەکە ڕوویە و ئێمە ئەگەر یەکگرتوو بین ئەگەر یەکگرتوویەکەمان بەهێز بێ خطابێکی سیاسی بەهێزمان هەبێ بەڕاستی ئەکەوینە ئەو مەعادەلاتی کە پشتگیری و پشتیوانی لە ئێمەش بکرێ کە تا ئێستا ئێمە لە کۆمەڵگەی نێودوڵەتی باش هاتوین هێناومانە و هەمان باشە کەواتە بۆ ئەمە هەنگاوە گەورەکە دەبێت کێبینێت زۆر جار چاوەکان لەسەر پارتی و یەکێتیە ئەوان بە تەنها دەتوانن ئەم یەک ڕیزێ ئەم یەک دەنگێ ئەم یەک گوتاریە لەم قۆناغەدا بۆ گەلی کورد بەدەست بهێنن یان بە هێندەی ئەمەش دەبێت لایەنەکانی دەرەوەی پارتی و یەکێتی دەبێت ئامادەکاری و بۆچوون و ڕوویای خۆیانیان هەبێ لەسەر ئەم بابەتە بە دڵنیاییەوە یعنی چۆنەڵی بە دەرەجەی یەک ئەوە پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام لەوەش بەدەر ئەبێ حیزب و لایەنەکانی کەش بێنە پێشەوە یعنی ئەبێ فکرە و بیرۆکەمان کتابمان یەکگرتووی بێ لە پێناوی نیشتیمان و وڵاتەکەمانە ئەبێ بینە دەرەوە لە ژێر هەژمونی هیچ وڵاتی و سیاسەتی هیچ وڵاتێکانە بین ئەبێ هەموو حیزبانە خۆیان داماڵن بێنە ئەو سەنگەرە واقعەیە کە پارتی دموکراتی کوردستان بەڕاستی ئامانجێتی وە نەقشە ڕێگای بۆدانەوە پارتی بۆ ئەمە داواکاری فەرمی لەلایەنەکانی دەرەوەی خۆی هەبووە بۆ ئەوەی کە بەم نەمەڵتە بەم ڕۆحێتە کاربن پێکەوە بەردەوامە بینین جەنابی سەرۆکیش و سەرۆکی هەرێمیش هەمیشە کۆکەرەوەی هەموو ئەو بیر و بۆچوون و حیزبانە بۆ چەند جار کۆبوونەوە کرا لەو بارەیەوە بەڵام تا چەند ئەمە هاتووە بەدەستەوە ئەڵێم بە یەکلایەن ناکرێت جێگەی خۆی گرتووە تا ڕادەیەک ئەڵێم هەنگاوەکان هاتۆتە پێش و بەرەو پێش ئومێدی شم وایە بۆ داهاتوو بۆ باشتریش بێت چکە ئێمە وەکو پارتی هەمیشە حەزمان لەوەیە بەڕاستی یەک ڕیزی و تەبایی بپارێزین ئەو ساکە ئەتوانین دەستکەوتەکانمان بەدەست بێنین بۆیە پارتی لەم ڕوانگەیەوە لە چوارچێەوەی ئەم سیاسەتە ئیشەکە سیاسەتی هاوسەنیش لە ناوچەکەی بەڕاستی ئەوش بەشێکە لەوەی کە پارتی ئامانجێتی بەڕاستی ئێمە کە لەم ناوچەیە ماوینەتەوە بەیەکەوە ئیشەکەین پێویستمان بە هێزێکی یەکگرتوو هەیە
و ناشبینە خەتەر بۆ سەر هیچ شوێنێک. بەس کاکشە بۆ نمونە ئێمە سیاسەتی هاوسەنگیمان پەیڕەو کردو و بە ڕێزت ئاماژەی پێ دەکەی بۆ بەردەوام هەردەکرین ئامان و هێرشەکان ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە. ینی بەشێک نین لە ململانەکان لە ناوچەکە. هەرێمی کوردستان لانکێکی ئارامە بۆ هەموو وڵاتان بەبێ جیاوازی، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر هێرشەکان هەر فشارەکان کێبڕکەکان لەسەر هەولێری پایتەختە ئەمایان بۆ گەلی کورد بە درێژایی مێژوو قەت خەتەر نەبوو بۆ سەر هیچ وڵات باش و تەجروبەی ڕابردووشمان ئەزانێ ئەمە سەدا دەو کاتەی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوە ئێمە هەمیشە بووینەتە هۆکاری سەقامگیری و ئارامی بۆ ناوچەکانی کەش ئەگەر گرفتێکی شەبوو بێ و لەگەڵیان من بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانە، بەڵام ئەوان بە لێکدانەوەی خۆیان من وای بۆ ئەچم ئەوان ململانەکانی خۆیان ئەهێنن ناوچەکە. مەسەلا ئێران ئەوێ ناڕاستە و خۆ لە ناوچەکە ئاڵۆزێک بخڵقێنێ لەگەڵ ئەمریکا پێی ناکرێ ئێوێ کورد بکاتە ئامانج و لێرەوە لە هەولێری پایتەخت بە ئێمە پێویستمان بە هەمێتی پێویستمان کەوتم سیاسەتی هاوسەنی ڕوونە بەڕاستی ئێمە پێویستمان بەوەی لەگەڵ جیرانەکانیش ئێمە تەبابین و ڕێز لە یەکتری بگرین، ڕێز لە سەروەری خاکی یەکتری بگین و پێویستیشمان بە کۆمەلگەی نێودەوڵەتیە بەڕاستی چکە ئەوانش یارمەتی ئێمەیان ناوە، ئەوانش بۆ داهاتوو یارمەتیمانێن. ئەی دوێنێ بووە مەسەلە شەڕی داعش و ئەوانەکە یارمەتی نەک ئێمە یارمەتی عێراقیشیان نا، یعنی ئەگەر وانە وایە داعش ئەوە بە ئاسانی تێک نەئاشکا ڕاستە یەکگرتووی گەلی کورد و هێزی پێشمەرگە بەڕاستی ینی پاڵەوانێتی زۆریان وان شەهیدی زۆرماندا لەو پێناوەیە، بەڵام کۆمەلگەی نێودەوڵەتیش درێژیان نەکرد لە هاریکاری کاک شێخ کۆمەلگەی نێودەوڵەتی ئەمە بەیەکەوە بین بەڕاست باشە کەواتە کۆمەلگەی نێودەوڵەتی هاوپەیمانان ڕازگۆ بوون لەگەڵ ئەو بەڵێنەی کە دایان بوو بە گەلی کورد کە ئەوان هیچ کات دەستبەرداری دۆزی ڕەوای گەلی کورد نابن. هەندێک جار دەوترێت بە هێندەی ئەوەی کە ئێمە بۆ دۆستەکانمان باش بین ئەوان وان نەبوون بۆ ئێمە، یعنی دەمەوێت ڕاشکاوانە وەڵامیان پرسیارم بیتەوە. هەموو شتێک کاتی خۆی هەیە بەڕاستی ئەوەی کە ئەیبینین ئێمە لە واری کردەی و عملی و لێدوانەکانیشانە بین و ئەمریکای و ئەوروپای و فەڕەنسایە تا دوێنێش ئەوە قسەکانیانەوەی هەر پشتگیری و پشتیوانی لەگەلی کوورد دەکەن چونکە ئەزانن بەڕاستی ئەم ئەزمونە بۆتە شوێنێکی ئارام بۆ هەموو بۆ دەوروبەر ئەزانن سیاسەتی کورد و ئەم هەرێمە کە پیادەیەکا بەڕاستی ئەیانوێت لە ناوچەکە ئەمە جێگیر بێ بۆیە ئەوان تا ئێستا بەکردەیش دەستیان لێبەر نەداوین و لە بواری ئەعلام و ڕاگانە بینین کە کۆمەڵگەی نێودەوڵەتی پشتگیری و پشتیوانی کوردەکەن، بەڵام لە چوارچێوەی عێراقا ئەیانەوێ عێراقیش بە ئاراستەیەکی باش بڕوە و سیاسەتی بەڕێوەبردننی عێراقیش دوورکەوێتەوە لە دەستی دەرەکی لەسەر پێی خۆی عێراق بۆستێ کەوەستا ئەوسا ئێمەش لەم کاردانەوەی دوای هەرشە موشەکەکەی سەر هەولێر بەدڵی ئێمە بوو وەڵاهی لەسەر ئاستی پێ دوایە لە جاران باشتر بوو بێ بەتەکید من تەسەورەکەم ئەم کاردانەوەانە لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی و دەرەوە بەڕاستی لەسەر ئاستی ناوخۆش کە ئەم شارەی جەماوەری خەڵکی کوردستان بەم جۆرە دیموکراتیانە بەڕاستی بە تەکید کۆمەڵگەی نێودەوڵەتی هێنایە سەرخەت چ وڵاتێک هەبوو چ شوێنێک هەبوو کە سەرکۆنەی ئەم هێرشانە نەکە تەنانەت ئەو لیژانانەی کە تەشکیلیش کران لە عێراقەوە هاتن مۆقعەکەیان بینی ئەوانیش بە شێوەیەک لە شێوەکان سەرکۆنەی ئەمەی ئێرانیان کرد کە ئەم پاساوانەی بۆ هێنایەوە بەڕاستی لەبەرەوە تەسەورەکەم شتەکان بە ئاراستی باش ئەڕوا و کاردانەوەکانیش باش بوون و تا ڕادەیەکی باشی جێی خۆی گرتووە. کاک شێخ دوایین پرسیار ئەم دۆخە بە نەتیجە بەکوێ دەگات؟ هێرشەکان بەردەوام دەبێت بۆ سەر ئێمە یاخۆت لە دۆخێکدا دەوەستێت و ئێمە دەچینە قۆناغێکی نوێتر؟ هەموو ئەمانە پەیوەندی هەیە بەم ئاڵۆزیانەی کە لە ناوچەکە ڕوویە ئەوە تا لەم فتریا کە هێرش کرا سەر هێزەکانی ئەمریکا لە ئۆردۆن چەند ڕۆژە بەرنامەی ئەوە داهاندرێ وەکو ئەوەی کە تۆڵەسەندنەوە لەمە وەکو بەرنامەی یەکەمی ئەمریکا و ئەوروپا و هێزە هاوپەیمانەکان ئەو بوو ئەم شەو لە کۆمەڵێک پێگەی ئەوانەی کە باڵن سەر بە ئێرانن ئەوە لێیاندرا لە سووریا و لە عێراق و لەوانە لێیاندرا بە دڵنیاییەوە ئەبێ ئەمە وردە
چۆنەڵێ من ئەو ڕۆژە ئەم قسەیەشم کرد ئەوێ پەلوپۆی ئێران بکرێت لەمەوە بخرێتە ناو چوارچێەوەی خۆی قالبی خۆی وە بە دڵنیاییەوە مەترسێکیش هەیە ئێستا بمانێ نەمانەیە دۆخی ئێرانیش باش نییە دۆخی ئێرانیش ئالۆزە ئەگەر زیاتر وەزعەکە بباری ئالۆزیا بڕوە بەڕاستی کاریگەری زیاتری بۆ سەر ئێرانی شەبێ ئەوش حەزەری کردووە لەمە بۆیە بێبەش نابین ئەگەر وەزعەکە ئالۆستر بێ ئێمە بێبەش نابین ئەبینە هەدەف بەڵام کۆمەڵگەی نێودەوڵەتیش پشتیوانمانە بن و خۆشمان بەڕاستی وەکو وتم پێشتر پێویستمان بە ئەم یەکگرتوویە هەیە کە بتوانین بەرگری لە خۆمان بکەین لە دوای هێرشە موشکەکەی سەر هەولێر تێگەشتنەکان ئاراستەکان بە شێوەیەکە کە بتوانین ببین بە بربەستێکی باش لە بەردەم دووبارە نەبوونەوە هێرشەکان ئەم لێک تێگەشتنە لە ناوخۆی هەرێم دەبینیت تا ڕادەیەکی باش هەیە بەڕاستی تا ڕادەیەکی باش ئەبینم بەڵام ئەگەر هێشتا پێویستی بە قۆناغی هەنگاوی دیکە هەیە پێویستی بە هەنگاویکەیە بەڵیایەوە کە ئەبینم منەڵێم ئەمەوێ بڵێم بە شێوەیەکی خاو ئەماڕوە بەڵام پێویستی بەوەیە کاتێک کە زانیان خەتەرەکە و ئالۆزیەکە زیاتر بوو ئەو ساکە ئەبێ هەنگاوی زیاتر بنێن ئەوانەی کە ئێستا بە جۆرێک لە جۆرەکان وابەستن بە سیاسەتی دەوروبەرەوە سیاسەتی ئێران بە تایبەتی ئەوسا ئەبێ بە جدی بێنە ناو چکە خۆشیان نەکردن ناو مۆزوعەکەەوە ئەوسا ئەگەر مێژوو تۆمارێکا لەسەریان بۆیە ئێمە هەمیشە تاکید دەواکەینەوە یەک ڕیزی ئێمە و تەبایی ئێمە بەڕاستی پێگەی ئێمە بەهێزەکە و ئەتوانین لە ناوچەکە لە ئایدیان هەر گۆڕانکارێک بەسەر ناوچەکە ئەبێ پێگەی خۆمان قایم بکەینە و ئامانجێک کە هەمانە بگەینەوە ئامانجە بەڕێز شێخستار ئەواڵانی بەرپرسی لە قیبستوێکی پارتی لە سلێمانی سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێر بێت زۆر سپاس بۆ ئێوەش عەزیزتمان بکاتن بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ